نهمه بری خودی ثابتن کردستان لودره هارون آیکاش حوالی ما هارون آیکاش لودرهی امیدوانوی هی پارلمانتر آواز حمدی افندی هارون آیکاچ مرحبا امسر روجات ناوین دیسا به میواناتره اون سر به مجاری با خوین گلو همان دمیده اف دیسا کومک چکدار شایدا کته هشتا شیبی کوگه که لسر کردانه جاری کردستان جبی وی شکلی تی بناف کرن گفا ایرانی لسر هریما کردستان چیه بتایبت اون سر ویجی با خوین وکیدن هونه لسر چه روجات ناوین دایشه گفا دایشه هونه چه با خوین کرم کن بیانی باش هولیری ایرو میوانه کی می گرانبها هیه پارلمانترا کردستانیه آواز حمید افندی ام بویرا لسر شرن موسلی کرکوکی بشتاربونا هشتی شعبی باخفن خاطو آواز سر چاوا هاتی زور ممنون ام دخوازن کو ایرو هون لسر شرن موسلی کرکوکی او بشتاربونا هشتی شعبی تأثیر ایرانی لسر شر بکن ئەوەی دیارە کە ئێمە تووشی شەڕێکی زۆر قرس بووین لەگەڵ چەکدارانی داعش و ئێستا 1050 کیلومتر سنوورمان لەگەڵ ئەو چەکدارانە هەیە و هەمووی بەهۆی کەم تەرخەمی و کەم ئازموونی ئیدارەی سەربازی حکوومەتی مرکزی بووە و جگە لەوەش ئەوان بوونە سەبەبی پرچەکردنی ئەو هێزە نایاساییەی بەڕاستی بوونە تهدیدێک بۆ هەموو ناوچەی ئێستا ناوچەکەی کە ئێستا هەمومان دەبینین و ئێمە دەزانین کە ئێستا پێشمەرگە توانیتیان بە بەرخۆدان و لە خۆبوردەی هەتا 90% ئەو ناوچە کوردستانیانە کە لەژێر دەسەڵاتی داعش بووە ئازاد بکات و هەروەها ئەمە دەزانین کە ئەوان بەبێ موچە و بەبێ هیچ بەرژەوەندیەک دیفاع لە خاک و نیشتیمانەکەن مۆزوع دیکە کە دەمەوێت باز بکەم مۆزوعی ئازادکردنی مووسڵە ئەوە وەکو کورد کە ئێمە هیچ بڕیارێکمان نەدایە کە بەشداری بکەین یان نەکەین ئەوە پێویستی بەڕێککەوتنەکی سیاسی و هەروەها بڕیاری سەرکردایەتی کورد هەیە و هەروەها ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی مرکزی و لەگەڵ هاوپەیمانان لازمە کە دەبی بە چاودێری پارلەمانش بی بەنسبەت بەشداریکردنی حەشدی شعبی لەو ئۆپەراسیۆنە ئەمن بە هیچ شێوەیەک پێم باش نییە چووکە دەبیتە خەتەرێکی زۆر گەورە بۆ هەموو عێراق و دەبیتە شەڕێکی تایفی زۆر گەورە چونکە بەنسبەت سونەکان کە لەگەڵ چەکدارانی داعش نینە لە مووسڵ حەشدی شعبی و چەکدارانی داعش وەکو یەکوان یعنی ئەگەر بێت و حەشدی شعبی بتوانیتن سەیتەرەش لەسەر ئەو شارەی بکە لە داهاتوو دەبیتە شەڕێکی تایفی کە لەوانەی بە ساڵان تەواو نەبی یعنی ئاواز خاتو هون دەبێژن کو هەکە هەشتی شعبی بەشداری شەڕی مووسلی ببێ کێشە دەردکەوێ ئەو کێشە خەڵکی وێ دەری مەمنون ناکە دەبێ کو ئەو بەشدار نەبن کو هەواپەیمانی یارمەتیین گرتنا مووسلی بکەن هاوپەیمانان بە دڵنیایی یارمەتی نادەن چونکە ئەو چەکدارانە لە بن سەیتەرەی و بەرنامەی ئیراندان بەڕاستی ئەوان تەنها شەڕێکی تایفی دەکەن نەکو هیچ شەڕێکی نەتەوەیی ناکەن مثلا وان ڕۆژە دیسا ئاگاهیستەن کو لەشکرین ئیرانی ئێ میسلێ هەشتی شعبی 40 کیلومترە به داخوازا مرکز حکومت عراقی کتیه ناو سینوری عراقی یعنی او یارمتین وان ایرانی جبو پیش روزی دا دستلات کردنی لسر عراقی باور دکم. بله بدلنیایی ایران برنامه چی تکمه هی با اوی که بتوانی نفوذ بکل لناو عراق و بتوانیتن سیطره بکل لسر اداره عراق بوشوی. اما تنها هیزک که
هیچ انتمای تایفی نیە تەنها هێزی پێشمەرگەیە کە دیفاع لە خاک و نیشتیمانەکەوە هێزی پێشمەرگە تەشکیل کرایە لە هەموو نەتەوەکانی کە لە کوردستان هەن وەکو تورکمان وەکو کاکەئی و هەموو ئەوانەی کە کورد و عەرەبشی لەگەڵا. مثلا وان روجا ام دیسا دبینن کو هشت شعبی نزیکی 2000 لشکری خو آماده کریه حز دکه کو به پشمرگره او گنده که ناتن رزگار کرن ای کرکوکی بستینه آرمانجا وی چیه؟ ئێمە نە پێویستمان بە حەشدی شعبی بووە بۆ ئازادکردنی ئەو ناوچانە نەوەی پێویستشمان پێ هەیە ئەمە هیچ پێویستمان بەو قەوەتەینە کە یارمەتی ئێمە بدەتن. Yani hund dibêjin ku em naxwazin beşdarî rizgarkirina gundê Kerkûkê bibe hiştê şeabî heke ew beşdar bibin sibê kêşeyên din derdikeve holê. Were موضوع کێشە نیە ئەمە پێویستمان بەوان نییە ئەمە قووەتەکی کامل و پتەومان هەیە بۆ وەرگرتنی ئەو گوندانە هەتا ئێستاش تقریبان هەموو گوندە کوردنشینەکانی کەرکووک وەرگیرە تەنها چەند گوندێکمایە کە عەرەب نشینن ئەوانش هەناوچەی کوردستانین بە دڵنیایی بەرنامەماندانەیە بەو زوانە ئەو گوندانەش لە ژێر دەسەڵاتی داعش دەربینی. îsta em dikarin bibêjin peşmerge naxwaze hiştê şeabî beşdarê şerrê Kerkûkê bibe Kerkûk li gor maddeya 140 zaten xakê Kurdistan tê hesibandin ji bo wî peşmerge ji bo girtina gundê din bes e. ئەمن بە دروستی نامەوێ ئامانجی حەشدی شعبی بڵێم بەس ئەمە وەکو کورد پێویستمان بەو حەشدی شعبی نییە کە بەشداریمان بکەن لەگەڵ ئەمە نیروی وەقەوەتی تەواومان هەیە بۆ وەرگرتنی ئەو ناوچانە کە کوردستانینەوە لە ژێر دەسەڵاتی ئیدارەی مرکزی بوون. Em ji bo beşdarbûna we spas dikin xatu sersera serçava hatin. سەرچاو زۆر سوپاس. Belê me bi xatu avaz ra li ser Musul, Kerkûk û weziyeta hiştê şeabî û peşmerge sekinîn niha dîsa em li navenda dengê sibêne. Berê Harûn Aykaç em ji te şû mêvanê te gelekî spas dikin em ê dîsa bi nûçeyên xwe dewam bikin.